بەنای خوای بەرزوو باوتە سڵاوتان لەبێت بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرم کەمڕۆ لەگەڵ هاوکارم دانیار لە پرۆگرامێکی نوێ پەیامی ڕۆژاتونێتەوە خزمەتان با کۆمەڵێک تەوەر و بەرگە و بابەتی نوێەوە بە هیوای ئەوەی کە تەواوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و بتوانن تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بن. بەڵای ئازان و خۆشەویستان سڵاوتان لێبێت و هیوای تەندروستی و کامەرانتان بۆ دەخوازین. ئازانم و بابەتانی کە ئەمڕۆژ پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە چۆنیەتی ڕێخستنی ڕەنگەکان دەکەین. لە ئێستادا زۆرێگەن کە بۆ ناو ماڵیان بۆ دیزایانی زۆرێک لە شتەکانیان گرنگی بە ڕەنگەکان دەدەن و بزان کام ڕەنگە لەگەڵ دەرونی خۆیان ئاسوودێ و ڕەنگەڵ دەبژێرن بە گشتی باز لە ڕەنگەکان و لە ئێستادا بزانین ئەو گۆڕانکاریانی کە لە ژیانماندا هەنوەرەوە لە ڕەنگەکانیشدا هەن بزانین زیاتر خەڵک گرنگی بە ڕەنگەکان دەدا لە دیزاین و لە نێو ماڵەکانیاندا. وەروها لە تەوەری دومی بەرنامەکەماندا باز لە پلە و پایی پێغەمبەری خوا درودی خۆی لەسەر بێ دەکەین بەراورد بە پێغەمبەرانی ڕابردوو بزانین بۆچی خوای گەورە بە تایبەتی تر پلە و پایی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەرز کردوێتەوە و لە قورئانی پیرۆزدا چۆن باز لەوە کرا. وەروها پێغەمبەرمان درودی خۆی لەسەر بێت چۆن باسی ئەوەی کردووە کە ئایا جیاوازی هەیە لە نێوان پلە و پایی پێغەمبەری خوا درودی خۆی لەسەر بێت لەگەڵ پێغەمبەرانی دیکەدا لەگەڵشیدا کۆمەڵێک زانیاری و بابەتی دیکەمان بۆ ئامادەکردوون. بەڵە بەڕێزانەوە کە میشاش سەرەتا دەچینە لای بڕگەی کەشوهەوا فەرموون با پێکەوە بینەر. دووبارە سڵاوتان لەبێت دازان و خۆشەویستان لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە چۆنیەتی ڕێخستنی ڕەنگەکان دەکەین. بزانین لە ئێستادا هەوڵاتیان لەسەر چ پێوەرێ ڕەنگەکان هەڵدەبژێرن، ئایا پێوەری دەرونی یاخود ئەوەی کە لە ئێستادا مۆدێلاتە ڕەنگەکان گۆڕانکاری بەسەردا دێت. گفتوگۆ دەکەین لەوبارە لەگەڵ میوانەکەمان بەڕێز کۆسار ئەمین شێوەکار کە کۆسار زۆر بەخێر بێ. سڵاوتان لەبێ و ڕۆژتان باش. بەخێر بە سپاس بۆم دەرفەتە. سپاس بۆیەوەش ڕێز و سڵاوم بۆ هەموو بینەرێکی پەیام هەیە لە شوێنێکی و زۆر سپاس. سپاسی بە ڕێزیشتانەکەم بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە و فۆکس خستنە سەرم بابەت. کا کۆسار با لەو پرسیارە دەست پێ بکەین لە ئێستادا هەڵبژاردننی ڕەنگەکان پێوەستە بە دەرونی ئەو مرۆڤەوە کە و ڕەنگاڵ دەبژێرێت یاخود شتێکە بۆتە مۆدێل کە دەبێت ئێستا ئەم جۆر ڕەنگانە هەڵبژێرین بۆ ناوماڵ بە یاخود بۆ دیزایانی هەر شتێکی دیکە بێ. بەر لەوەی باسی ڕەنگ بکەین بێ باسی جوانی بکەین ڕەنگ شتێک ئێمە لە پەناو جوانی هەڵەبژێرین. جوانیش بابەتێکە پەیوەندی بە لایەنی دەرونی مرۆڤ یا پەناوەی مرۆڤەوە هەیە. ئەو بابەتانیش پەیوەندیان بە ناوەی مرۆڤ و ناوەڕێشی مرۆڤەوە هەیە. شتێک نین لە خۆڕا دروست بن لە پڕا دروست بن شتێکە کاتێ بە تێپەڕبوونی کات بە کەلتوری ئەو خێزانە بە کەلتوری ئەو تاکە بە ژیانی ئەو تاکە دروستە بێ و پەیوەندیش ڕاستەوە خۆی بە سەلیقە و بە سروشت و بە مرۆڤبوونی ئەو کەسەوە هەیە کە لە چ ژینگەیەکا پەروەردە بووە چۆن گەورە بۆ چۆن ژیاوە. بە کوردێکی جوانی بابەتێکی ناوەکشیە و پرسیارەکەشت لەسەر لایەنی دەرونی و سایکۆلۆژی بوو. زانستی ئەمڕۆ زانستی نوێ کەمتر جەخت لەسەر ئەوە کاتەوە کە ڕەنگ پەیوەندیشی ئەو نەڕاستەوە خۆی بە سایکۆلۆژیاوە هەبێت بە لایەنی دەرونیەوە هەبێت. ئەمە قەرارێکی پێشوەختەیە تا ڕادێک ئێمە یاومانە
ڕەنگە لە ڕابردووە ئەمە ڕاست بوو بێ لە هەموو شوێنێکی دنیا ڕەنگی ڕەش هێمای ماتەم بوو بێ بەس زانستی تازەمە ناسەلمێنێ ئێستا ڕۆژگاریەوە نەماوە ڕەنگی سوور هێمای خوێن و قوربانی بێ ڕەنگی ڕەش هێمای ماتەم بێ ڕەنگی سوی هێمای ئاشتی بێ تەنها ڕەنگێک کە ئەتوانین جەختی لەسەر بکەینەوە لە ئەو ڕەنگانی کە لە سروشتا هەن بۆ نمونە سەوز و شی نەتوانین بڵین ڕەنگێکی سروشتی نەتوانین بڵین دەرونی مرۆڤ ئارامەکاتەوە لەبەرەوەی لە سروشتا هەن بەس هیچ زانستێکی نوێ ئەوە ناسەلمێنێ کە ڕەنگی ڕەش پەیوەندی بە ماتەمەوە کەواتە لە ئێستا ئەتوانین بڵێن ئەم ڕەنگانە کاریگەریان لەسەر دەرون و جەستەی مرۆڤ بێت بێگومان ئەیان بێت لەبەرەوەی تۆ قەرارێکی پێشوەختە چکەسا شەیماخان میلەت هەیە شەیداخان ببوورە میلەت هەیە ڕەنگی سپی هێمای تازێ و ماتەمێتی خەڵکێک هەیە تۆ بۆ نمونە سەر لە لایانی دەرونیواڵن ڕەنگی پرتەقاڵی گزارش لە چێژی خواردنەکە یا بڵێن ئارزوی خواردنەکە بەس ڕێستۆرانت هەیە بە ڕەنگی ڕەش و قاوەیی دیکۆرێکی جوانی دروست کردووە و کاریگەری لەسەر لایانی دەرونی تۆش هەیە بۆ خواردن بۆ چێژی خواردن بۆ گۆڕانکاری و پێشکەوتنانی کە لە ژیانماندا ڕوودەدەن ڕەنگەکان پێویستە بەوەی تۆ جوانی بخۆڵخێنی بەس پێویستە بەو دێڕەوە جوانی بخۆڵخێنە ئیتر چۆنەی خۆڵخێنی بە چ ڕەنگەی خۆڵخێنی کەسێک بە ڕەنگی پرتەقاڵی و سپی ڕێستۆرانەکەی ڕازێنێتەوە سەرنجی تۆ ڕاکێشێ کەشێکی ئارام دروستەکاتەوە نانەخۆی کەسێکی تر بە ڕەنگێکی ڕەش و قاوەیی کات کەسێکی تر بە ڕەنگێکی گۆڵد و ڕەشەی کات قرار نییە تۆ چیەکە یان هیچ شتێکی جێگەمانی سەر سەلیقەی ئەو کەسە خۆی بێگومان سەر دنیابینی کەسەکە لە تەنسیقکردنی ڕەنگەکانی لەوانە ئێستا کەسێکە بێت بۆ ژووری نووسنی بۆ نمونە ڕەنگی سوور و ڕەشەکە بەڵامی کەسێکی ئەڵێ سەوزەکەم شینەکەم ئارام بەخشە ینی کەسێکی کە لەوانەیە ڕەنگی مەتبەخی ڕەش بێت بە پێچەوانەوە هەمووی ناڵم پەیوەندی بەو دێڕەوە هەیە کە تۆ چۆن جوانیە خۆڵخێنی جوانیش کۆمەڵێک بنەمای خۆی هەیە کۆمەڵێک یاسای خۆی هەیە تەواان گرنگە تۆ چۆن ئەو کوتلانەی کە هەن لە ڕەنگەکان گرنگتر ئەو کەرەستە ئەو پێکاتەیە ئەو ئەکسسواراتە ئەو کوتلانەیە کە تۆ باسی ڕیستۆرانمان کرد باسی ژووری نووسنمان کرد باسی شوێنی ژیان و ژینگەیەمان کرد تۆ چی تیادانەی ئەمە گرنگترە ڕەنگە تۆ پڕی بکەی لە ئەکسسوارات ژووری میوانەکەت پڕکەی لە ئەکسسوارات قەرەباڵەخیتی هەرچیت پێ خۆش وەرچیت بینی لە بازار جوان وەرچی لە ماڵی هاوڕێیەکت بینی جوان بوو تۆ بێ لە ژووری میوانەکەی خۆتا کۆیکەیتەوە کاڵەکەی ئەمە سەلیقەنیە با لە ماڵی ئەویش جوان بوو بێ ڕەنگە تۆ لە ماڵی تۆ بۆ ژینگەی ماڵی تۆ بۆ ئەو ڕووناکیی لە ماڵی تۆیە بۆ قیاسی ژوورەکەی تۆ جوان نەبێت ئەمە بە پەیوەندی بەو سەلیقەیەوە هەیە کە ئەگەر مرۆڤ دەستکاریشی نەکا خی گەورەم سەلیقەی مرۆڤی بە سروشتی بە شێوەیەکی جوان لەسەر فیترەتێکی پاک و ڕێک دروست کردو ئەگەر ژینگەکان ئەگەر کۆمەلگاکان نەیشێوێنن هەموو مرۆڤێکە کرێ لەسەر ئەو نوتفە پاکەی خۆی و لەسەر ئەو سروشت و سەلیقە جوانی خۆی ژیانێکی جوانی نمونەی بۆ خۆی بخۆڵخێنێت سەرلەوانەیە زۆر جاریانی بیستومانیان وتمانە بە کەسێک کە سەلیقەی نییە لە دیاریکردنی ڕەنگایان لە ڕێخستنی ئەو ڕەنگانە نازانێت چۆن ڕەنگەکان ڕێک بخات چۆن تەنسیب بخات لە نێوان ڕەنگەکانە کەواتە بۆ کەسانێک کە نەشارەزاییان هەبێت لە ڕێخستنی ڕەنگەکان و لە ناسینی ڕەنگەکانە کە کامە لەگەڵ کامەیە ئەو گونجی ئەبێت چی بکرێت چۆن ڕەنگەکان ڕێک بخەین سیر کە هەر ئەم مرۆڤی کە ئێماڵین سەلیقەی نییە لە ڕێخستنی جلوبەرگەکانی خۆیان لە ڕێخستنی ماڵیان تۆ تێبینی کە تەنها لەم بوارەیەوان نییە ئەم مرۆڤە لە سروشتی مرۆڤبوونی خۆی تا ڕادەیەک لایەوە پەیوەندی بە پەروەردەی خێزانەکەیەتی پەیوەندی بە ژینگەیەوەتی کە ئەم تاکی تیا گەورە بووە پەیوەندی بەو کۆڵانەوەی بۆ کۆمەڵگایەوەی کە ئەم تاکی تیا گەورە بووە لەبەرەوە ئەم تاکە کە هەموو شتێکی ترازاوە و لە شوێنی خۆیان نییە ناشتوانێت سەلیقە بەکاربێنێ سەرکە لە نانخواردنی شام کەسە سەلیقەی نییە لە سەفرەکردنیشا سەلیقەی نیە هەر تەنها نیە لە ڕەنگ و لە جوانیانە بێ کاتە ئەم مرۆڤە بە جۆرێک لە جۆرەکان شێواوە خۆی وان نەبووە لە سروشتی خۆی لایەوە ئەم مرۆڤە پێویستی بەوەیە تۆ ناتوانانی بە زۆر فێریەوەیکی چۆن جلەکانی خۆی ڕێک بخات ئەبێ بگەڕێتەوە بۆ ئەسڵێکی تر پەروەردەکەی هەموویە لەسەرمە کە تۆ ئاماژە بەوەکی کە ئەمە کاریگەری ئەوە سروشتی مرۆڤبوونەکە ئێمە مامەڵەمان لەگەڵەوە ئەڵێ مرۆڤ خودی خۆیەتی تۆ کە سروشتی مرۆڤەکە تێکچوو بۆ نمونە تۆ بیر لەوەکەرەوە گەنجێک لە کۆمەڵگایەکی تون و تیژە تاکێشی عێراقی ئێستا ڕۆژانە لە باشووری عێراق و هەموو کوشتاری و خراپ و تون و تیژێ بینێ ئەمە چۆن سروشتی ناشێوێ کە سروشتی شێوێ هەموو سروشتی بەیەکەوە شێوێ لە ناویا بابەتی ڕەنگ و سەلیقە و جوانیش ئەشێوێ کاتە تۆ بۆ ئەم تاکە ڕێکخەیتەوە بێ لە ئەساسەوە لەسەر پەروەردەی ئەم تاکە لەسەر و برینانی لە ناویا دروست بوون لەسەر دنیابینی چکە بیرتان نەچێت جوانی شتێک نییە لە دەرەوە بێ جوانی شتێکە لە ناوێ پەیوەندی بە ناوەی مرۆڤەکە هەیە ئەکرێت ڕەنگێک بەلای تۆ جوانە وەنیە هەمان چاکەت هەمان ڕەنگ هەمان پێکاتەکە بەلای تۆوە جوانە پەیوەندی بە دەرونی تۆ ئەی بۆ بەلای یەکێکی ترەوە جوانە لەبەرەوەی پەیوەندی بە دەرونی ئەوەیە زۆر ڕاستە بەڵام لە ئێستادا ئەوەندەی من ئاگادار بم ینی ڕەنگەکان خەریکە ئەبێت چە مۆدل بۆ من لە مەتبەخە بۆ نمونە لە دیوارە لە دیکۆراتی بۆ یاخی دیوار بێ کاغەزی دیوار بێ هەر بابەتێکی دیکەی ناوماڵ بێ
ئەو کەسێک کەچی ئەو شتانە کرێکسەر لێ ئەمساڵ مۆدیلی چ ڕەنگێکە لەوانەیە خۆی بۆ حەزی لە شین بێ بەڵام کە ئەزانێ ئەمساڵ مۆدیلی بێجیە ژوورەکە بە بێجیەکە لەوانەیە مرتاح نەوێ بەڵام بەبەستمەوەیە کە لە ئێستادا لەم سەردەمی ئێستادا زۆر گرنگی بە مۆدللا دەدرێت لە ڕەنگەکانە نەک بۆی کە مەسەلەن من خودی خۆم لە ناخمە حەزم بە ڕەنگێکی تایبەتە کە هەمیشە ئەو ڕەنگە ببینم دڵم پێی بکرێتەوە ئەمە بەدی دەکرێت لە ڕێخستی ڕەنگەکان لە هەڵبژاردننی مۆدلێکە لە جلوبەرگەوە بیگرە هەتا ئەساسی ماڵ کە باست کرد ئێمە تەنها دوو ڕێبازمانی ڕێبازی کلاسیک لەبەر ڕێبازی مۆدرنە تۆ کرێت جای بکەیتەوە من باسی ئەساسی ئیشەکەکەم بەس بەداخۆ ئەمڕۆ هەندێک لە بازرگانەکان قەرار لەوایان من و تۆ چی لەبەرکەین و چی لە ماڵەکەمانە دانین ئەمەش پەیوەندی بە لاوازی مرۆڤەکەوەیە تۆ قەرارەی بۆ نمونە باسی مەطبەخە پیر مەطبەخێ بۆ خۆت دروستەکەی تاکەکانی ئەو خێزانەیە ئەو خێزانەیە ئەو دوو هاوسەرە تازەیە چۆن نەگەشتون بەو لیڤڵی بەو تێگەشتنەی کە چ مەطبەخێک دروستکەن بۆ دوکان نارێک لەسەر ئەساسی و کەرەستانەی کە خۆی هەیەی ڕەنگە لە یەک کاتە سێ تاقمی مەطبەخیە بێ حەسکایەکیشان بڕوات بفرۆشتەوەی لێ گرتووە بە زۆر قەناعەت بە تۆ کاکە کاتی ئەوەی و مۆدلی ئەمەی وەرە تۆ ئەمەیان بەرە بەس خۆت پێشوەختە ئەبێ قەرار بەی بەپێی دنیابینی ئەو دوو هاوسەرە ماڵە خێزانە تاکە ئەبێ پێشتر وەک چۆن قەرارەی بۆ نمونە ئەمنی وڕێ چی بخۆین بۆ تەندروستیمان بۆ وەرزەکە قەرارە چی بخۆینە بێ مناقەشەیەکی پێشوەختە بکەیت لەبارەی هەڵبژاردننی ڕەنگێکەوە لە باڵی هەڵبژاردننی با بڵێن دروستکردنی ژوورێکەوە کەرەسی ژوورێکەوە دیسانە بێتەوە قەرارانە بی نابێ قەراری خۆت ڕێی خۆت ژیانی خۆت بینینی خۆت بیتە دەست دوکان نارەیە بازرگانێ لێمە دوو ڕێبازمانە یا کلاسیک یا مۆدرن ئەگەر تۆ حەزت بە هەڵبژاردننی یا بە دروستکردنی کەشێکی کلاسیکە کەسێکی سەرسامی بە کلاسیک ئەوە بەلای هەندێک ڕەنگی با بڵێن مات و دارک و قاوەی و جۆرە ڕەنگانە و ئەکسسواراتانی کە لە سەردەمی زووە لە کلاسیکا بەکار هاتون ئەمانە بەکارێنی ئەمانەش فراوانن زۆرن یا ئەگەر حەزت بە من یە کەسێکی نوێگەری و سەردەمی حەزت بە ستایل و ڕێبازیشی مۆدێرنە ئەوەش بە هەمان شێوە تۆزێ خۆت لە ڕەنگی ڕەش و پرتەق با بڵێن قاوەی و ئەوانە دوور ئەخەیتەوە بۆ لای ڕەنگی ڕەش و سپی بە تایبەتی ڕەنگە سادە و ڕاستەوە خۆکان تۆ ئەم دوو هەڵبژاردنت لەبەردەستایە لەبەرەوە بەڕێی من جۆرێک لە نەخۆشی ئەوە دروست بووە هۆکاری ئەوشی کە تۆ ڕازینی هەرو مەطبەخەی کە دوکانارەکە قەرارت بۆیە پاش سێ مانگی تر تۆ هەستەکەی بەدڵ نامرتاحیش کە خۆت قەرارە نەیە ئەکسەر بیر لەواکەیتەوە بیگۆڕی لێرەیە تۆ کۆمەڵە ئێنێژی مادی و معنەویت لەدەست لەبەرەوەی بیرت نەکردەوە لەبەرەوەی قەرارەکەت لای خۆت نەبێت باشە هۆکار چیە هەندێک ڕەنگ هەڵەبژێری ئەڵێ ئەوە زوو مۆدی بەسەرەچێت ئایا هۆکارەکەی گەڕێتەوە بۆ ئەو کەسە بۆ ئەو تاکە خۆی کە نازانێت چۆن ڕەنگەکان بەکاربێنێ و چۆن تەنسیقیان بکە و چۆن ماڵەکەی ناوماڵەکەی تەرتیب بکات ئیتر ناوماڵ بێ پۆشینی جلوبەرگ بێ بۆ هەر شێوازێکی دیکە ڕەنگ بەکاربهێنیت دقیقاً پەیوەندی بەوەی چکە تۆ خۆت بیرت نەکردوتەوە قەرارەکەی تۆ نییە کەواتێ ئەتوانین هەر ڕەنگێک کە بەلای خۆمانەوە جوان بێت بەکاری بێن و بەڵام گرنگ تەرتیبات و تەنسیق قەبزین لەگەڵ چیاڕێکی بخەین بەئەکیدی وایە وەکوتم ئەگەر دوکان نارێ قەرار لەسەر تۆ با تۆ چ چاکەتێک لەبەرکەی تۆ بەس ئەو چارەکە ئەو سعاتە لەبەر ئەو قسانەی کە ئەکەویتە ژێر کاریگەری فرۆشیارەکە و بازرگانەکە و قەنعاتی پێکەی شەو ڕۆژێکی بەسەرات پێپڕە چۆ قەراری ناخی خۆت نییە ئێماڵین ئەو هەموو جوانیەک هەموو سەلیقەیەک پەیوەندی بە بڕیارێکی ناوەکیەوە هەیە تۆ ئەم بڕیارە ناوەکیەتی خۆت نەبووە لە دەرەوە بڕیاریان بۆ یاوی کەسێکی تر بڕیاری بۆ یاوی بۆ ئەو بڕیارەش کاتیە کاتێکی زۆر کەمە بات و تۆ پشیمانە بیتەوە هەمومان ئێستا دەیان چاکەتمانێت لە ماڵەوە تاکەکەی لێگرتووی لەبەری ناکەی بۆ لەبەرەوەی قەرارێکی دروستە نێ کۆسا لە هەندێک حاڵەتانی بەجددی هەندێک ڕەنگ هەیە کە هەر خودی خۆت زوولی بێزارە بیت ئەین لەوانەش هەر بە حەزی خۆ و کڕی بێتە زۆر حەزە لێ بۆ حەزە لەو ڕەنگە بۆ کڕیتەوە بەکاریش هێناوە چەند جارێک بەڵام ببینی دوای فترێ دوای مدەتێ لەبەر چاوتەکەی ئەو حەزە و بۆی نامێت ڕەنگە گۆڕانکاریەک لە دنیابینی تۆیان ڕووبە تۆ خوێندکاری زانکۆ بووی باشە لە ژینگە و کەشوهۆیەکی تایبەتا بووی لەگەڵ کۆمەڵێک هاوڕێیا بووی چاکەتێکت کڕیەوە بۆ نمونە ڕەنگێکی خەنەیی گەشی هەیە باشە یەک ساڵ دوایەوە تۆ تەخەڕوجەکەی ئەبیتە مامۆستا هاوڕێکان تەگۆڕێ ژینگەکە تەگۆڕێ تۆ لە جیاتی خوێندکاربی لە بەردەستی مامۆستا دانیشت ئەجار ئەبی بە مامۆستا چل خوێندکار جۆت لێگرن ئەو ژینگە تازەی کە تۆ تیا دروستەبی ڕەنگە قوبوڵی ئەو ڕەنگە نەکادا گۆڕانکاریەکان ئەلەمەیان یا کچێکی گەنج مۆدێلێک جل هەڵەبژێرێ کچێکی گەنج دنیابینیەکی هەیە بۆ دروستکردنی مەطبەخێک سبەینەکە هاوسەرگیریەکە گۆڕانکاریەک لە لیڤڵی ژیانیا دروستە بێ لە دنیابینیە لە بیرکردنەوەیە لە مامەڵەیە لە هاوڕێکانیان لە ژینگەیە ئەوەش کاریگەری لەسەر ئەوەیە کە تۆ قەرارێک بێ بڵێ ساڵێک لەمەوە پێش ئەم ڕەنگەم پێجوان بۆ ئێستا پێم جوانی پەیوەندی بە ڕەنگەکەەوە نیە ڕەنگ هەر ڕەنگە ڕەنگ قەت ناشرین نابێ ڕەنگ قەت تێک ناچێت ڕەنگ قەت خراپ نابێ ئەوە دنیابینی تۆیە ئەو مامەڵەی تۆی گۆڕ چکە ئێمە زانین
نەکش ساڵێک ئێستا تێگەشتنی من و تۆ هەر تاکێکی تر لەگەڵ 6 مانگ لە ئێستا پێش ئێستامانە فەرقیەیە دنیابینیمانە گۆڕێ بیرکردنەوەمانە گۆڕێ مامەڵەمانە گۆڕێ لەگەڵ ئەو گۆڕانکاریانەی ئەو قەرارانەشە گۆڕێ زۆر بەشە کاکۆ سەر پێت وایە کە ڕەنگەکان دەکرێت ئارامی بخڵقێنن بۆ منەوە کوشێوەکارێک هەبووە تابلۆیەک بکێشیت کەسێک بڵێ بەڕاستی دڵ و دەروونم کرایەوە کە سێری ئەم تابلۆی ئەەکەم ئەنی پێت وایە ئەو ئارامی دەرونیە بێتە سەر زمان و دەری ببڕێ بە ڕەنگەکان ئێمە توانین ئەوە بکەین لەبەرەوەی یەک لە پێناسەکانی هونەرمەندانی شێوەکاری ئەوەیە ئەڵێن لە جێ ئەو خەڵکانە بیر ئەکەنەوە کە خۆیان ناتوانن بیر بکەنەوە بەڵێ من دەیان تابلۆم هەبووە کە من بۆ خۆم دروستم کردووە بەس من لەبەرەوەی بیرم لە هەندێک تاکی کۆمەلگا کردوێتەوە بیرم لە هەندێک برینی کۆمەلگا کردوێتەوە کە تابلۆکەم دروست کردووە من بۆ خۆم کردوومە بۆ منە پرۆژێکی خوێندنگام بۆ دروستم کردووە کە تەواو بووە هاوڵاتیەک مامۆستایەک میوانێکی پێشانگاکە هەستی کردو بۆ ئەوم دروست کردووە پارەیەکی زۆریشی پیاوە بۆ منە کڕی وشێتی هەستی کردو لەگەڵ ئەوە ئاگونجی ئەمە پەیوەندی بەوەیە ئێمە وەک هونەرمەند لەجێ ئەوان بیرەکەین یا لەجێ ئەوان قەرارەن یا بڵین هەستەکانی ئەوان لێ تێگەین و خوێنینەوە زۆر باشە کاکۆسار کولتوری کۆمەلگا تا چەند کاریگەریان هەیە لەسەر ڕەنگەکان ئێستانی بەجددی لە کۆمەلگەی خۆمانە ئەگەر خانمێک ببینی کە کەمێک چۆ بەتەمەنە ببینی کە ڕەنگێکی زاق لەبەرەکە بۆ نمونە پەمەیەک لەبەرکە یان پیازێک لەبەرکە یان سوورێک لەبەرکە یەکسەر بەرتانە و تعلیقەکەوی ئەڵێ بەو تەمەنەوە سێرچی لەبەر کردووە وایان نا یان گەنجێک ئەگەر بێت و ڕەنگێکی ماد لەبەرکاڵێت تۆ مناڵی دوێنێ ئەم ڕەنگە چییە بۆ ئەی پۆشی ئەمانە تا چەند کاریگەریان ئەبێمە ئەتراف بە شتێک بکەین ئەوش ئەوەیە جۆرە شێواویەک لە کۆمەلگای ئێمە ڕوویاوە لە هەموو بوارەکانە باشە لە هەر سێکتەرێکا تۆی گیری پەروەردەی خێزانی بازرگانی پیشەسازی کشت و کاڵ جۆری خواردنمان جۆری سفرەمان جۆری میوانیمان جۆری چوونە دەرۆمان لە هەموو یا جۆرە شێواویەک جۆرە نەشازی و ناڕێکشیەک هەیە هەمووشمان تایژین بەداخەوە بەس کەممان هەوڵی چارەسەرکردنین لەناو ئەم شێواوی کە باسیشمان کرد ئەم بابەت و تەورەی ئێمە پشکی شێری بەرکەوتووە کەسمان بۆ خۆمان ناژین کەسمان خۆمان قەراری ناین چی لەبەرکەین کەسمان بۆ دڵ و دەرونی خۆمان بۆ هەستی خۆمان بۆ تەمەنی خۆمان ناژین بۆ چاوی خەڵکەژین بۆ ڕەزامەندی خەڵکەژین هیچ ستاندەرێک هیچ یاسایەک هیچ قانونێک نییە بڵێ ئەم تەمەنابێ و جلوبەرگە لەبەرکە یەکەم ئەوەیە ئێمە لەبەر میلەتێکی زۆر برینارین ڕابردوومان پڕە لە ئازار و ناخۆشی و تاڵی و پرسە بەعام لە مناڵیەوە تا گەورەی ئێمە تۆزێک ئارەزوو ڕەنگی ماتەکەین بە تایبەتی ئەو جیلە بەتەمەنی ئێستا لە ناومانە هەن تەمەند درێژ و لە ساغڵن شکوی کۆمەلگان بۆ ئێمە جیلە بەتەمەنەکان بەڵام ئەوەن کاریگەریکی زۆریان لەسەر ئەوەی هەیە کە میلەتەکەمان نەتەوەکەمان ڕەنگی تاریک و مات بپۆشێ بۆیە ئێساگەر لە پۆڵێن کاریە پۆڵێنی کە ئێمە میلەتێکی مەحزون و تا ڕادێک تەعزێبارین زیاتر حەزمان بە ڕەنگی ماتە ئەوش پەیوەندی بۆ کەلتور و بۆ ڕابردووە برینارەوە هەیە کە ئێمە هەمانە بەس دەتوانین ئەمە بگۆڕین بە ئەم گەنجانە بێ ئەم تێک گەنجایەتی یعنی چی نوێبوونەوەی یعنی چی هەمومان ئایپاد و کۆمپیوتەر و وەسایل و سەیارە و ژیانمان نوێ بۆ تۆ ستایلی بیرکردنەوەمان نوێ نابێتەوە لەگەڵە با بین ئەمەش لەگەڵیان نوێ بکەینەوە ئێمە ڕێز لە باوکو و باپیرمان بگرین گەورە و بچووکی بخوێنینەوە بەس تی بگەێنین کە باوکە ژیان ئاساییەت و حەزبەت لەبەرکردنی چاکەتێکی تاریکەکەی بەس ئەیم نییە من چاکەتێکی گەژ لەبەرکەم خۆ ئەمەی پێ ناخۆ بەپێی تەمەنەکان هیچ کاریگەریەکی نیە هەموو تەمەنەکان دەتوانن هەموو ڕەنگەکان بەکار هیچ یاسایەک نیە هیچ زانستێک نییە هیچ بابەتێکی دەرونی نییە بەڵام ئەوەیە کۆمەلگاکەمانەوەی سەرچیان کە خانمە کە بینیانی بەجددی ڕەنگێکی زوور لەبەرکە کەمێ بەتەمەن بێ لە خۆ تۆشتێکی نامۆیە بینی کە لەگەڵشیان ناگونجێت تەنها یەک شتمانە ئێمە باسی ڕنگ ئەکەین باسی ستایل ناکەین چۆن دووشتە گیان بۆ منە خوێندکارێک کە ئەچێ بۆ زانکۆ دوجارە ژەو ڕەنگە بەکار ژینگەی زانکۆ قبوڵی ستایلێک و ڕەنگێکەکە ناکرێت ئەم کچە جلێکی نەشاز لەبەرکە ستایلێکی نەشاز لەبەرکە بڵێ من ئازادم ئەمە لەبەرەکەم دەی ئەو ژینگەی تۆ بۆی ئەچی ئەگەر مناسبەیەکە ئەگەر زانکۆیە ئەگەر تۆ مامۆستای ئەچیتە پۆلەوە ئازادی ڕەنگێک لەبەر کە ڕەنگێکی گەش و کراوە بێت بە ناکرێت تۆ ڕەنگێکی بروق و باق وەکوی بۆ مناسبەیەک ئەیکەی هەمان مامۆستا بۆ پۆلەکەشی هەمان جلوبەرێک بکات ئەمە پەیوەندی بە ڕەنگەوە نیە ئەمە پەیوەندی بە سەلیقە و هەڵبژاردننی ستایلی و مامۆستایەوە هەیە هەمان ئافرەت ئەتوانێت بەیانی تا نیوەڕۆ ستایلێکی جل لەبەرەکات کە بۆ مامۆستای وانەڵێتەوە بەس ناکرێت دوانیوە ڕۆکەی بۆ حەفلەیەک ئەڕا بۆ مناسبەیەک ڕە هەمان جل لەبەرکە هەردووکیان ڕەنگ بەکاربێنە بەس بزانە چ ڕەنگێک بەکارێنی لە چ ستایلەکە بەکارێنی ئێمەش لێرە ئەوەیە چۆن ڕەنگەکان بەپێی تەمەنەکان ڕێخستنی ڕەنگەکان
ئێمە چۆن ئەم ڕەنگانە ڕێکخین لەگەڵ تەمەنەکانە. باشە با بە نمونە باسیکەین باسی مامۆستایەکی ئافرەتمان کرد مامۆستای وا ناڵێتەوە ئەکرێ بەیانی کاچێ بۆ دەوام چاکەتێکی سوور لە بەرکات لەگەڵ وەرمونە کراسێکی سپی پانتۆڵێکی ڕەشە ئەم سێ ڕەنگە بەیەکەوە زۆر کەشخەن زۆر کیبارن زۆر گونجاون بۆ مامۆستاشە بن هیچ کەسێک ناتوانێت ڕێ لەمە بگرێت هەمان ئەم مامۆستایە کە دوانی و ڕۆک وتمان بۆ مناسبەیەکە چێ ناتوانێت بمجل لە ئینیفەرم و ڕسمیەوە بچێ بۆ مناسبەکەی بە هەر ئەم مامۆستای ڕەنگێکی سوور لە بەرکار بەزە و کاتە بۆ منە عەزی ئەکیا بە عەزی لە جیاتیەوەی چاکەت بۆ پۆل ئەبێت چاکەت بۆ خوێندنگا بێت پانتۆڵ و کراس بۆ خوێندنگا بێت بەستۆ بۆ مناسبەیەشی هاوڕێتی ئەچیتە دەرەوە چاکەتە سوورەکە بگەڕە بە عەزیەکی سوور بابەتەکە ڕەنگ نییە بۆ هەردووشیان ڕەنگی سوور گونجاوە ئێستا پێ وانە کە ئەو جلوبەرگە ئەو ڕەنگی کاڵی بژاردووە شخصێتی کەسەکە گۆڕێت تەوا پەیوەندی بە کەسایەتیەوە کەس پەیامێکە وەکوتم ئەو شتەی کەسایەتی ئێمە دروستەکە هەنگاوی یەکە تۆ من ئەبینی زمان و قسە و عەقڵ و معریفەم پەیامەکە ناگەیەنێ بە تۆ هەنگاوی یەکەم کە تۆ قەرارەی من کوێم و چۆن ڕێزم لەبیر و چۆن مامەڵەم لەگەڵ بکەی ئەو جلوبەرگ و ستایل و فەیسەمەکە لە مەسجی یەکەم ئاگا بە تۆ دوایەوە کە دەمم کردەوە قسەم کرد اینجا دەم ئەکەوێتە کارچی سیڤێک دەوی بۆ کۆمپانیا خود قابلەیەکە هەیە بە جلوبەرگ زۆر گرنگە بە ئەکیدی حتا ئەو وێنەیەکی خەیتە سەر سیڤەکەت ناکرێت ئەوێنەیەکت لە مناسبەیەکە ئەگەر تۆ سێڵفیەکە بەبێ لەسەر سیڤێک دایانی پێویستە خۆت ئاسایی بەجلێکی فەرمی و ڕسمی و چکە تۆ جوجار سیڤی تۆ پێشکەشی کۆمپانیایەکەکەی ئەو پەڕی ڕسمیاتە ناکرێت تۆ سێڵفێ بخەیتە سەر زۆر باشەکە کۆسار بەگشتی لەم سەردەمی ئێستادا بۆ نمونە ئەگەر ژنوپیایەک هاوسەرگیریان کردووە دەبێت لەسەر پێوەرێک ڕەنگەکان هەڵبژێرن ئایا ئەوەی کە خۆیان حەزیان لێ یاخود ئەوەی کە چی بیر لە چی بکەنەوە کە بیانێ ڕێخستنی بۆ ڕەنگەکانیان بکەن لە نێو ماڵەکانیاندا هەر ئەو حاڵەتە هاوبەشەی کەوای کردەوە ئەو دوو هاوسەرە بە یەک بگەن هەر ئەو ئامانجەی کە هەیەیان هەر ئەو بنیادەی ژیانیان لەسەر بنیادناوە هەر لەسەر ئەو بنیاد و دنیابینی خۆیان پێ دوای باشتر نەگەرن بە شوێن مۆدێلاتی ڕەنگەیان هەر ئەوەی کە خۆی ئەیانەوێ مۆدێلات جۆرێک لە فەیک و فێڵە دروست بووە مۆدێلات ڕاستگۆ نیە مۆدێلاتی منوتۆ نیە مۆدێلاتی بازرگانەکان مۆدێلات بزنسە لەبەرەوە من هەرگیز لەگەڵ ئەویانی هیچ کەسێک هیچ تاکێک هیچ دو هاوسەرێک خۆیان بەنم دەست مۆدێل کاکوەسەر ئەمە ئەبینی کە چەند ساڵە لەمەوبەر زۆربەی خانمان کە مەتبەخیانە کرد پەمەیی بوو بەڵام لە ئێستا ئایبینی هەر خودی خۆ پێ و ناشری نەبیکەیت ڕەنگێکی چەند ساڵ پێشێستت بیکەیتەوە حتا لە کاشیشا بۆ نمونە ساڵانێکی زۆر ئەوە بازرگانەکانن قەراریەوەیان دووسێ کۆنتێنەر کاشی شین و پەمەیی هێنی و تۆ چیتە ئەی هۆکاری ئەمە چیە کە لە ئێستاە زۆربەی تاکەکان حەز بۆ ڕەنگانە ناکەن کە پێشتر بەکاری لەبەرەوەی قەرارەکەی خۆت نەبووە تۆ بە هەڵام قەرارەداوە بە هەڵام بڕیارەداوە ڕەنگەکە و پێ جوان بوو بەڵام لەم سەردەمەی ئێستا لە ئێستا پێ جوانی ئایا تۆ هۆکارەکەی بۆ ئەوە ئەگەڕێنیتەوە کە خۆت قەرارێکی نادروستە دیاوە لە ڕابردووایان هی ئەوەیە کە ئێستا جۆرەها مۆدێلی جوان و ڕنگ و ڕەنگی نوێ هەرو کاتێک کە تۆ بە نمونە باسی خێزانێکەکەن هەر ئەو کاتێک ئەو خێزانە قەراریان ناوە مەتبەخێکی پەمەیی دروستکەن خۆ هەر ئەو کاتەش هەمان ئەو ستایلی مەتبەخە کلاسیکە جوانە گونجاوە پرسەلیقەیە بوونی هەبووە کە ئێستا ئێمە ئەمانەی بینن بەس ئەو کاتە و نەگەڕاوە بە دوایە ئەو کاتە و سێرچێکی نەکرد و کاتە و بیرێکی نەکردەوە کە ئێمە چی لە ئێستا ئەبینی کە شاز و هەر هەبوون چ ڕەنگ نایش ڕەنگێک نوێن نییە هەر هەبوون تۆ بیر لە ڕەنگی پیرۆزەی قاوەیی زەرد خەنەی ئەم ڕەنگانە هەبوون تۆ 3 ساڵ لەمە پێشش کە مەتبەخە پەمەیەکە دەڵبژارد خۆم ڕەنگانە هەر هەبوون ئەم ستایڵە هەر هەبوو خۆ تازە نیە بەس تۆ بە دوایان نەگەڕاوی تۆ قەراری ڕایەکی هەڵەدیاوە تۆ چوتە یەک دوکانە بەری دوکانەکە هاوڕێ هاوسەرەکەت بووە قەناعەتی بە تۆ کردو کە بە کەوانتەرەکەت پەمەیی بێ تۆ هەر ئەو کاتە بچوتایەتە دوو دوکانی تر بچوتایەتە لۆکەیشنێکی تر شوێنێکی تر مەتبەخێکی ڕاقی دەسەگرێت بینی کە ئەم ڕەنگە زەقانە هەبوون بوونیان هەبوو ڕەنگە من و تۆ نەگەڕابێت بەڵام بوونیانەوە چکە تۆ ڕەنگی قاوەیی خۆ ساڵێک نیە دروست بوو ڕەنگی ڕەش و سپی هەر ڕەنگێگەڵی هەر ستایل لەگەڵی ئەسڵەن ئێمە زۆر تازین لە مەسەلەی مۆدێلات و ڕەنگ و ئەو بابەتانەیە هێشتا ئەبدەیت نین هێشتا وەکوتم وەکو تاک قەرارە سەر ئەم بابەتە ناین هێشتا بازرگانەکانمان بەپێی ئەو موادانەی کە لە تورکیا و لە ئێران و لە وڵاتانی ترەوەیە چۆ ئێمە هێشتا بەرهەمهێن نین هێشتا ناوەندێکمان نییە کە دانیشێت لەسەر بنەمای تایبەتمەندیەکانی کورد کەلتوری کورد دیدگای کورد خێزانی کورد شتمان بۆ دروستکە شتمان بۆ بنیادنێ ئێمە هێساش بەکاربەرین لەلایەن وڵاتانی دراوسێەوە هەر کەرەسەیەک هەبێ وەکو خواردنەکان
بۆمان ساغکرێتەوە ئەنێرێ بۆ ئێرە و ئەسەفێ بەسەر توە ئەکرێ بە مۆدی زۆر باشە ئایا هەڵبژاردننی ڕەنگەکان بە پێی ڕەگەزەکانە گۆڕێ بۆ نمونە لە نێسە لە ڕەگەزی نێرە هەندێک ڕنگ تایبەت بێت لە ڕەگەزی مێشە هەندێک ڕەنگی دیکە تایبەت بێت ئەمانە چۆن ڕێکخەین یا ئەبوونجی هەردووکیان شێوازە ڕەنگێک بەکاربهێنن ئەکرێت ئێمە وتمان لەسەر تەمەن ناتوانین بە هیچ شێوەیەک ڕنگ جاب بکەینەوە لەسەر ئەساسی تەمەن بەس لەسەر ئەساسی ڕەگەز ئەتوانین بۆ حکومەی سروشتی ئەم دوو ڕەگەزە جیاوازن ئافرەت مەخلوقێکی ناسکتر هادەتر و جیاوازیشی لەگەڵ پیاوە هەیە بەپێی ئەم دوو ڕەگەزە جیاوازە ئەکرێ هەندێک ڕنگ هەڵبژێرین بۆ نمونە ڕەنگی مۆر یەکێکە لەو ڕەنگانەی کە ناسکترە ڕەنگە ڕەنگێک بێ بۆ ئافرەت گونجاوتر بێت تا پیاو ئەڵم گونجاوتر بێ ناڵێک ناکرێت ڕەنگە بۆ ئافرەت گونجاوتر ئەکرێت لە هەندێک حاڵەتە بە وریاییەوە بە سەلیقەیەوە بە حساسی نەک بڕیارێکی کامل بین بڵێن ئەم ڕنگانەی ئافرەتنە و ڕنگانە بی پیاون ئەوە هەڵەیە مناڵ ئەتوانێت مناڵ ئازادە ناتوانین دەست بخەینە ژیانی مناڵەوە بەس کە گەورە بووی ڕەگەز دەرکەوت تایبەتمەندی دەرکەوت تایبەتمەندی ڕەگەزەکان دەرکەوتن ئەو کاتاتوانی بەپێی سەلیقەوە زۆر جوانیشە هەندێک جار هاوسەرەکان تاکەکان جۆرە ڕەنگێکی هاوبەش بەکارێنن بۆ تۆ لە ڕیباتەکە تا ڕەنگێک بەکارێنی هاوسەرەکەت هەمان ڕەنگی کردووە بە لەچکەکەی بە چاکەتەکەی ئەوە واریدە و زۆر گونجاویشە کەسایەتێکی جوان و پەیوەندیەکی تون و تۆڵ و خۆشەویستی نێوانە و دو هاوسەرە پیشانەیە زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێزکە کۆسارەمی شێوەکار سپاس کەم دەرفەتت بێمە بەخشی خۆشحاڵتان کردم سپاس بۆ بینەرانی پێیانش کات بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە لای ناوبڕێکی کورت و دواتر دەگەڕینەوە وڵاتان و لەگەڵتان بەردەوامە بین. دووبارە سڵاتان لێبێت بەڕێزان هاوکارانمان ڤیدیۆکیان بۆ ئامادەکردوین کە لە ناحەی شۆڕش خانمێک نزیک بە 50 ساڵە خەریکی دروستکردنی تەنورە فەرموون با پێکەوە بینەری ئەو ڤیدیۆ بێ. شيرين عثمان 50 طالع من أم عيشما ماليت 53 تا يستخرج أم عيشام لخوا بزياد بيه بيستي معلم همولي دابين كردي منعلم تلعب بوا بيجي لخوا بزياد بيه استيش تا يستي بنا طاقت خو ما خريك مستيش معاوي وهابو لا شان دريو تينار بوم تنير فرنا ما كرت خلق الروي بو شاخه بو قلتنا من التنرير ما كنت جيتي مداها واستيستد دينار او جا دينار 400 دينار يتل اخوا بزياد بحيت في يستيك نبو لما رو دابين ما كنت عيش ما نبو خلق اشتي اواره بو لدجدو اتا است تنيره كم استيش ما 15 طالع ليرن ليرا دانشتم تنيره روجي تنيره توا كم دمستي هزار دمستي 5000 تراي بيتشكتري كم 20000 بو خير خلق ايدم بي هي نبونا يعني هتي هي الين بارل لناس يعني هر بابي بو خير الاخوا بزياد بحتاج استفكم نكوت خورا هموش خورنا بيا من استليرو اسمه لا ما عملتها بك قال لي يتيرمي خورا هنا بريتي او خورا إلى النبي ابو التنير يستهين واي هي ان الى كات التنور وعملنا يدور جناني فيها كاشكيت يستأم خورا لما دست على دامنا خمناني فيها كم عيبي نيت انه يست العناني فيها كان نار كان اما نجوان ناني قريب روح تيري فيها كان دستي فيها كان كليري فيها كان يتنان شي وتامة وقت تنير غازني
ئەمە کەنوویە و ئەوە مەقارەیە چای لەبانیەکەن ئەو بۆ ئاردە ئاردی تیەکەیتر ئاردەکە گەرماش بێ هاوین سپێ لێی نادا ئێزە چەندێ لەو کەنووە بمێنێتەوە ئاردەکە هەروە خۆیەرەی خەی لێکەوتو ئەوەنە جوانە ئاردەکە وەڵایی ڕۆژی تا تێم ئاوا چینێکی لێ ئەەکەم ئەڕۆم چێش دەکەم ئەڕۆم حەوشەوبانە شۆم قاپە شۆم و بەرەوە هەتا ئێوارە اینجا تەنوورێ تەواوەکەم بەلێو جا سێ تەنوور چوار تەنوورمە ڕۆژی تەواوە کرد بەستە تااقەتم نەماوە خواوە خۆمی پێوە خراپێن لەبەر بێتاقەتی خۆمەرێ وڵایی دابنشم لە پاکەوەم بگەڕێن باشتری هەولێرەوە ئێستا العان ئەلم هەفتا لە هەولێرە سێ کەڕەت هاتنە بۆ تەنوور بۆ ئەوێ تەنوور و مەقارە ئەیبەن بۆ ئەوێ بۆ پیرەمەگرون لە تا ئێستا سێ و چوار جایت ئێستا العان ئەو خانومە کردنە بۆ پیرەمەگرون مەیۆن لێ تەنوورە لێ تەنوورەکە بارێکەنەوەی بن زۆر مرتاحم ئێستا ئیش نەکەم ئەم ئیشەوە دەستمە نوێ نەخۆش بەس ئیشەکەەوە دەستمە بێ مەغژورەم پێوەیتر ئێش گیانم نامێنی خۆرەکە وڵا کێنمی ئەیگرمەوە ئەکەمە ژێر لایلۆنەوەیتر بۆ خۆی لەبەرەوە ترشێ هەتا 6 ڕۆژ 7 ڕۆژە تا ئەو 6 تەنووری لێ دروست دەکەم ئەوە تەواو بوو ئینجافی کابێتر تێرم ئەی خستێنم لەبەرەوە کای تێەکەم و خوێی تێەکەم و کارەمی تێەکەم و تر پێوە ئەی شێلم جوان ئەتی تەنێبی شێلی ئەم پڕە ئینجا تەنرۆگەی جوانەوێ ئەو کاوخوێ بۆچی تێەکەن ئەو کاوەی هەر لەبەر ئەوەی شەق نەبە ئەی ناخۆی ئاگرت پێوە نا ئەو کاوینە ئێستێ بەس خۆرەکەی مێنتەوە خۆرەکەی جوان بێتی بیشێلی ئیتر جوان دەرەچێت تەنرۆگەی شەق نابە ئەم تەنورانی تۆ پێما بێ خەتێکی تیەکەی خەتەکەی شتێکەکەم ستەوە بەرچاتان و خەتە ئەو خەتە لە هەست شوێنە بێت تەنرۆگەم دیارە ئیستا لە هەر وڵاتەکانترەوە لە هەولێر و سلێمانیەوە تێن ئەلێن لە شوێن ئەو خەتا ئەگەرن بزانم ئەم تەندە لەکوێوە کری لازان و خۆشەویستان لە تەوەری دۆمی بەرنامەکەماندا باز لە جیاوازی پلەپایی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ دەکەین لەگەڵ پێغەمبەرانی ڕابردووی خۆی دابزانین بۆچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە سەید الئەنبیا ناوی هێنراوە گفتوگۆ دەکەین لەو بارەیە لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا عەبدولهادی محەممەد زانای مامۆستا زۆر بەخێر بێ سپاس دەرفەتە یخوا بەخێر بێ مامۆستا بالەوە دەست پێ بکەین بۆچی پلەپایی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جیاواز بوو لە پێغەمبەرانی ڕابردوو بۆچی خوای گەورە ئەم فەزڵەی بە پێغەمبەری خۆمان بەخشیوە درودی خوای لەسەر بێت بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه دیارە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە پێشەوای مرۆڤایەتیە و فەزلیشی بەسەر پێغەمبەرانە هەیە خۆی حەزی نەکردو وەکو لە ژیانی خۆیە فەرموویەتی لا تفاضلوا بين الأنبياء يعني مەڵێن ئەم پێغەمبەرە باشترە لەوی تر لەبەرەوەی نەبێتە مناقەشەی ناو دینەکان و ناو ئەو کەسانەی کە ڕۆیان بە دین هەیە و ئیشە سەرەکیەکەی موسڵمان کە بریتیە لەوەی کە خەڵک بەرەو دین ڕاکێشێ ئەو ئیشە سەرەکیە ون نەبێت بێتە منافەسەی ئینسانەکان بۆیە پێغەمبەر سەڵەم حەزی نەکردووە بەڵام خۆی پێغەمبەر سەڵەم بە سیغەی مەجهول واتە فەزلەکەی داوەتەوە لای خوای گەورە فەرمێ فضلت على الأنبياء بست بەسەر پێغەمبەرانی ترە یا فضلت بست یا لە حەدیثێکی ترە فەرمێ فضلت بأربع ئەفەرمێ یعنی بە چەند شتێک فەزل دراوم بەسەر پێغەمبەرانی پێش خۆمە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆیە بە مەجهول باسی کردووە نەیفەرمێ فضلني الله على الأنبياء لەبەرەوەی کە یعنی مسلمانان دایما ئەو فکرێ لە مێشکی خۆیان دەرکەن ئەم پێغەمبەرە لەوی تر باشترە هەرچەندە خوای گەورە خۆی بە ئاشکرا لە قورئانە فەرمێ تلك الرسل فضلنا بعضهم على بعض ئەو پێغەمبەرانە خوای گەورە هەندێکیانی فەزڵ داوە بەسەر هەندێکیانە ورفع بعضهم درجات هەندێکیان دەرەجەیان گەورەترە و بەرزترە لەوانەی تر بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەسبابی بەرزکردنەوە و گەورەکردنی پێغەمبەرانی دیاری کردو یعنی سەبەبی ئەوەی کە ئەم پێغەمبەرە گەورەترە لەو چەند شتێکە یەکێکیان ئەوانە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئوعطیت جوامع الکەلیم خوای گەورە هەم وەکو دینەکە کە قورئانە کۆکەرەوەی هەموو دینەکان کۆکەرەوەی هەموو حکمت و زاناییەکانی لەناو قورئانە کۆ کردوێتەوە یان وەکو فەرمودەکانی پێغەمبەر خۆی
کە چەنووشەیەکی کورت و مانایەکی زۆری هەیە ئەوە پێوتێ جەوامع الکەریم کە کۆمەڵە فەرمودەی زۆرن کە پێغەمبەر سەڵەم بە چەنووشەیەکی کەم مانایەکی زۆری یاوە بەدەستەوە ئەفەرمێ خوای گەورە ئەوەی پێداوە پێم دراوە لەبەر ئەوە پێغەمبەر سەڵەم جیای کردوتەوە مەوزوعەکەەوە نی ئەمە عەرەبە ئەمە سریانیە ئەمە ئینگلیزە ئەمە کوردە ئەمە فارسە بەڵکو مەوزوعەکە ئەوەیە بەخششی خوایە شتێکی شکەی خوا بوو خۆ تۆ ناتوانین کاریکەی وانە من لەگەڵ تۆیا تۆ هەندێک فەزل هەیە لە هەندێک شتا من هەندێک فەزڵمێ لە هەندێک شتا ئەمە دەستەڵاتی تیانی ئافرەت هەندێک فەزلی هەیە پیا هەندێک فەزلی هەیە ناکرێ بڵێ بۆچی خوا ئەوی هاوە بە ئەو چکە ئەمە دابشکردنی خوایە ئێمەش مادەم بڕوامان بەخوا هەیە کە هەم دانایە هەم زانایە هەم ئیشەکانی هەمووی حکمەتی تایە بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم یەکەمیان ئەوەیە دووهەمیشیان ئەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ جعلت لي الأرض مسجدا وطهورا دینەکانی تر خوای گەورە لە قورئانە کە باسییان ئەکا فەرمێ إنا أنزلنا عليك الكتاب مصدقا لما بين يديه ومهيمنا عليه ئەم کتێبەی کە تۆ بۆ تۆمان ناردووە یەکەم دینەکانی تر بەڕاست دەزانێ ئینجیل و تەورات بەڕاست دەزانێت تۆ ئێستا لە ئینجیل و تەوراتی ئێستا سەیرکە کە بەڵگەی لەسەرەوەی دەستکاری کراوە باسی قورئانیتیان نییە تەنانەت لە ئینجیلە باسیەوەیتیان نییە کە تەورات ڕاست بێت بۆیە یان تەورات باسیەوەیتیان نییە کە ئینجیل دێ و دینێکی ڕاستە بۆیە لە قورئانە خوای گەورە هەم مصدقی دینەکانی پێشخۆیەتی و هەم مهيمنا عليه یعنی ئەو شتانی ئەوانی تایە کۆکەرەوەی شتەکانی ناوانە شتە باشەکانی ناوانە بۆیە خوای گەورە کە ئەم قورئانی داوە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەزلی هەیە بەهۆی قورئانەکەەوە بەسەر پێغەمبەرانی ترە چونکە دینەکەی هەر ئەمێنێتەوە کتێبەکەی هەر ئەمێنێتەوە و کتێبەکەی ئێستا لە هەموو جیهانە ئەگەر ئێمە جابەجار پێمان ناخۆش بێ کوڕە مسلمانێک کچە مسلمانێ لەبەر ئەوەی کە لە وڵاتان شتێکی دەستکەوێ لجوئێکی دەستکەوێ یان لێرە مەعاشێکی دەستکەوێ ئیشێکی دەستکەوێ بە مەسیحی بەڵام خەڵکی ڕۆشنبیر و شارەزا و خوێنەوار و مامۆستای زانکۆ و چەندها کەسی پسپۆر لە بوارەکانی خۆیانە ئەبن بە مسلمان لە وڵاتانی ئەوروپا چ هەندێکەیە بەڵکو هەندێکیشیان لە جیهانی ئیسلامی و لە ئەوروپا زۆر جار ئەو مەنسەب و پێگەی خۆیان لە کیسە دەن کە ئەبن بە مسلمان بەڵام ئامادەن دینی ڕاست هەڵبژێرن لەبەر چیە لەبەرەوەی کە ئەم دینە جیاوازی هەیە ئەم قورئانە جیاوازی هەیە دووەمیشیان ئەوەیە کە پێغەمبەر فەرمێن سەر ئەرزم بۆ کراوە بە پاکەوەکەر و بۆ شم کراوە بە سوێنی سەجدە دیارە مەسیحیەک تەنها لە کەنیسەیە نوێژ و عیبادەتەکە یان جوولەکەیەک تەنها لە تیمسال و کلێسای خۆیانە عیبادەتەکە بەڵام لە لای مسلمان ئەگەر مزگەوتیش نەبێت ئەتوانین لە دەشتا نوێشکی لە دوکانەکەی خۆتان نوێشکەی لە نووسنگەکەی خۆتان نوێشکەی بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ نوێژی مسلمان لە ماڵەوە لەگەڵ مزگەوتە ئەوەندەی جیاوازە کەواتە لە ماڵەوەش هەر دروستە بەڵام لە مزگەوت خێری زیاترە ئەفەرمێ نوێژی مسلمان لە بازاڕەکەیە لەگەڵ مزگەوتەکەیە کەواتە لە بازار هەر دروستە لە نووسنگەکەیە دروستە بەڵام ئەخێرەکەی زیاتر لە مزگەوتایە بۆیە ئەوە بەڵگەیە لەسەری کە دینی ئیسلام فراوانێکی گەورەتریە یعنی مەجالی بۆ عیبادەت زیاترتیایە هەر دینێکیش عیبادەتەکەی مەجالی فراوانتر بێ بە تاکید گەورەترین دینەوە چونکە ئەم ئینسانە لە هیچ شوێنێکە پەکی ناکەوێت و خاڵێکی تیژ ئەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەستنوێژی لە بری دەستنوێژ تەیەموم هاتووە لە دینی ئیسلامە لە دینەکانی ترا کابرا ئیلا ئەبێت ئاو بەکاربێنێ بەڵام لە دینی ئیسلامە لە جیاتی ئاوتوانێت گەڵ بەکاربێنێ کە ئاوی دەست نەکەوت بۆیە ئەوە یەکێکی ترە لە هۆکارەکانی تر یەکێکی تر لەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئورسلت إلى الناس كافة یا إلى الخلق كافة من خوای گەورە منی ناردۆ بۆ هەموو بەشەریەت ئەمەش جیاوازیەکی تر یعنی دینی جوولەکە کە ئێستا دینێکە لەو دینانی کە زیان ناکە و هەچ کەسێکیش بڵێ ئەبن بە جوولەکە ئەوان بە جوولەکەی حساب ناکەن بڵێن بە کرێگرتەی خۆیان حسابەکەن بەڵام دینی ئیسلام وان نییە کابرا بە خیانەتی شۆ بێت لە زمانی پێغەمبەریشا بە خیانەت هاتووە ناو دینەوە دینی ئیسلام قبوڵی کردووە هاتووە لە مزگەوت لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه و نوێژی کردووە لەگەڵ مسلمانان ڕۆژیان گرتووە بۆیە دینی ئیسلام دینی مەسیحیش دیارە هەروایە دینێکی تەبشیریە بەڵام دینی ئیسلام دینێکی عالەمیە دینی ئێستا مەسیحی بەهۆی ڕازڕەوە مەسیحیەکانەوە بۆ بە دینێکی تەبشیری هینا ئەوانیش دینێکی هین نییە بڵاوە نییە بەڵام دینی ئیسلام وانە دینی ئیسلام بە واقعی چووەتە زۆربەی وڵاتان چ لە ڕێی جیهاد و تێکۆشانەوە بێت چ لە ڕێی بازرگانە مسلمانەکانەوە بێت چووەتە وڵاتان بۆیە ئەوە یەکێکی ترە لە جیاوازیەکان کە من پەیوەندی نییە بە شخصیەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم پەیوەندی بە دینەکەەوە هەیە
و خاڵێکی تر کە پێغەمبەر سەڵسەلام فەرموویەتی فەزلی من دراوە بەسەر پێغەمبەرانە ئەوەیە کە دینی ئیسلام دینی جیهادە لەبەرەوەی دینی مەسیحی دەستکاری کراوە بە دینێک کە تەنها لایەنە عیبادەتەکەی ماوە عیبادەتەکەشیان تێکداوە چەنە مەسیح خۆی فەرموویەتی کە من خوای گەورە هەر بە سەلام نەیناردووم بەڵکو بە سەیفیش ناردوومی بەڵام ئەوان ئەم شتانیان گۆڕیەوە هەرچەنە دینی جوولەکە بڵێن جیهاد و تێکۆشانی تیا بۆ دژی فیرعەون و قەومەکەی و دوای ئەوەی کە فیرعەون نەماوە موسا پێغەمبەر دەوڵەتی دروست کردەوە دەوڵەتیش دیارە پێویستی بەهێزە بەڵام لە دینی ئیسلام بە ئاشکرا ئەو باس کراوە کە مسلمانان ئەگە بیانەوێ هاوسەنگی ڕابگرن لە بینی دینەکەیانە و دینەکەیان لەبەر چاوی خەڵکە جێبەجێ بکرێ ئەبێ هێزیان هەبێ کەواتە مامۆستا ئەم جیاوازیە تەنها بۆ پێغەمبەر دووری خوای لەسەر بێ خۆی بۆ یاخود بۆ ئومەتەکەشی بۆ لە چاو ئومەتەکانی پێشووترە دیارە ئومەتەکەشی بەو شتانە فەزلیان هەیە بە پابەندی چونکە خوای گەورە لەو ئاەتەی کە خوێنمەوە کە ئەفەرمێەوە مهەیمینەن عەلەیهی دوایی بە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ ولا تتبع أهواءهم لكل جعلنا منكم شرعة ومنهاجا دوایی ئەفەرمێ خوای گەورە لنبلوكم بما آتاكم بۆیە خوای گەورە ئەم دینە چاکە یاو نەتێ بۆی تاقیتان کات بزان ئایا ئێوە ژۆک و جوولەکە ئەم دینە جێبەجێ ناکەن خوا غەزەبتان لێ بگرێ یا وەکو مەسیحەی لێی لە ئەدەن و سەر لێ شێواوە بن خوای گەورە سەر لێ شێواوتان کە یاخود بەڕاستی دەستی پێوەگرن دیارە خوای گەورە کە لە قورئانە فەرمێ كنتم خير أمة أخرجت للناس لە سەردەمی سەحابەکانیشا تەفسیری ئەم ئاەتە وا کراوە کە کاتێک ئومەتی پێغەمبەر خەیرە ئومەتە کە تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله یەکەم سیقەیان بەخوای خۆیان هەبێت جل جلاله و دووهەمیش لەناو خۆیانە مسلمانان نەیەڵن زاڵمەکان دەسەڵات بگرنە بەر نەیەڵن ئینسانە غەشاش و فێڵبازەکان لەناو کۆمەڵگایە زیاد بکەن بەچی بە ئەمر بە معروف و نەهی لە منکەر چونکە ئەمر بە معروف و نەهی لە منکەر بەڕاستی زانەکان بەدەیان کتێبیان لەسەرداناوە لە کۆن و لە تازایە لە هەموو چینەکانی میلەتیش دیاریان کردووە کامەیە منکەر کامەیە معروف حتا کتێبێک هەبوو وەختی خۆی الحیسبە حیسبە دیارەوە بەس پێی ئەمر بە چاکە و بەرگری لە خراپەیە و لە دەوڵەتی ئیسلامی شاسێ بڵێن وەزارەتی تایبەتێ وەزارەتێک وەزارەتی قەزاءە وەزارەتێک وەزارەتی مەزالیمە وەزارەتێک وەزارەتی حیسبێ حیسبە ئیشەکەی ئەوەیە لە ناو بازاڕە لە مزگەوتە تەنانەت ئەچێتە ناو مزگەوتەکان چاودێری مەلاکانەکە چاودێری خەتیبەکانەکە ئەچێتە ناو بازار ئەچێتە ناو دەوائیر ئەچێتە ناو وەزارەتەکانەوە ئەمە ئیشی ئەوەیە کە خاڵە نوقسان و لاوازەکان دیاریکە و خاڵە بەهێزەکانیش پرە پێ بدە زۆر باش مامۆستا پێت وانە یەکێکی دیکە لەو فەزڵانەی کە خوای گەورە بەسەر ئومەتی پێغەمبەری خوا دووری خوا لەسەر بێیاوە ئەوەیە کە لە ڕۆژی دوایەدا لە ڕۆژی لێپرسینەوەدا ئومەتی پێغەمبەر دووری خوا لەسەر بێ پێش ئومەتەکانی دیکە دەکەوێت ئەمەش بۆ خۆی هەر بە بۆنەی پێغەمبەری خواوە یا دووری خوا لەسەر بێت بەڵێ دیارە وەکو وتمان ئەو پابەندی و ئیلتیزامی کە خوا دایناوە بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە پێی ئەدرێ لەسەر ئەوەیە ئەگینا پێغەمبەر خۆشی لەسەر حەوزەوە نافەرمێت هەندێک کەس باڵێن کە مەڵێن ئەوانە ئومەتی تۆنین نیشانەکانیشیان پێوەیە بەس مەلایکەنان ئەڵێ ئومەتی تۆنین چونکە دینەکەیان گۆڕیوە لە دوای تۆ لەبەرەوە ئەوەی کە نحن الأولون الآخرون ئێمە آخر ئومەتین بەڵام ئەوەلین لە قیامەتە و لە محاسبە و لە هەموو شتێکە یاخود ئێمە بەقەدەر 50 سەحابە ئەجرمان هەیە لەبەر ئەو فیتنە و مشکلانەی کە لەم سەردەمایە ڕووەدا و لەبەر ئەوەشە کە ناڵە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە پابەندی بە دینەکەی و فەزلی هەیە یعنی ئێمە کە ئومەتی پێغەمبەر ئومەتێکی وەسەتین ئومەتێکی ئینصافین کابرایەکی ئەمریکی ئەڵێ من بەوە معجەب بووم کە پێغەمبەر صلی الله علیه و سلم پێغەمبەرە و وەکو هیچ سەرکردەیەکی تری دنیایی نییە چونکە لە ئەوروپایە محەممەد وەکو سەرکردە ناسراوە بەڵام وەکو پێغەمبەر احترافی پێ ناکەن هینا وەکو سەرکردە لە ناوچینی مستەقەفە ئەزان کە سەرکردەیەکی یعنی دیار بووە ئەوە ئینکاری ناگرێت بەدەیان کتێبی لەسەر نووسرا بەڵام اعتراف بە پێغەمبەرایەتەکەی ناکەن ئەڵێ من ئەوەم پێ سەیر بوو لە پێغەمبەرایەتی محەممەدا کە پێغەمبەرە فعلا ئەو ڕۆژەی کە کوڕەکەی مرد خەڵکی هەر هەمووی وتیان ڕۆژ لەبەر ئیبراهیمی کوڕی محەممەد گیرە بەڵام ئەو قبولی ئەو شتەی نەکرد لەو کاتی ماتەمین و تەعزیە بە خەڵکی وت بۆی ڕاستکردنەوەتی نەخێر ڕۆژ و مانگ دوو نیشانی دەسەڵاتی خوان نە لەبەر مردنی کەس نە لەبەر ژیانی کەس دەگیرێ ئەنی پێغەمبەر لەو کاتە ناڕەحەتی تەعزیە و شتەیە ڕاستکردنەوەی فکری خەڵکی بەلاوە بۆی خەڵک نەبێتە عەبدی کەس
و مسلمانان فێر کرد کە نەخێر بەهۆی ئیبراهیمی کوڕی منەوە نەگیرە جاڵێ هەر کەسێکی سیاسی و ئەو کەسانی کە حەزیان لە فراوانخوازیە هەر کەسێکی تر بواە ئەو هەلەی ئەقۆستەوە ئەوی فعلەن لەبەر خاتری کوڕەکەی من وای دێتەوە بۆیە پێغەمبەر سەڵام حەزی نەکرد ئومەت وا فێرکە هەرچەنە ئێمە ئەزاین بەڕاستی فەزلی پێغەمبەر فەزلەکەی لە لای لە قورئانە قورئان بخوێنیتەوە هەموو ئاەتێکی قورئان فەزلی پێغەمبەرە چکە بەهۆی ئەوە نەبووە ئێمە ئەم دینەمان پێ ناگەی بۆ بەهۆی پێغەمبەرەوە نەبووە سەڵ سەلەم ئێستا چەند ملیار مسلمان هەیە لەسەر ئەرزا پێشتریش چەندێکی تر هەبوو هەمووی بەهۆی فەزلی پێغەمبەرەوە بوو یعنی فەزلی پێغەمبەر شتێک نییە ئینکاری بکرێ کەسێک کە خوای گەورە بڵێ ئین الله ومەلائکەتەه یصلون علی النبی حتى زانەکان فەرموون وشەی سەلات بۆچی خوای گەورە وشەی سەلاتی بەکارهێناوە لەبەر ئەوەی کە بەس خوای گەورە خۆی ئەتوانێت حتى ئێمە ژەڵێن يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما خوامان پێنا فەرمێت ئێماڵێن چی ئەڵێ اللهم صل على محمد ئەڵێن خوایە تۆ سڵاوەتی لێ بدە زۆر باش مامۆستا لەسەرەمە دەمێت بوەستین بۆچی ینی خوای گەورە ئەم تایبەتمەندی بە پێغەمبەری خۆمان ناوە درودی خوای لەسەریان ئەمە نمونەیە کە خودی خۆی کە دەفەرمێت إن الله وملائكته يعني خوي وملائكته كان صلوات دنيرن بو پیغمبري خوا درودي خوای لەسەر بێ یاخود فەزلێکی دیکەی پیاوە کە ئیسرا و میعراجی پێ کردووە ئەمە ینی ئەم فەزلە گەورەیە هۆکارەکەی چیەکە بۆ پێغەمبەری ئەمە هەبووە یعنی ئەوەیە کە خوای گەورە ئەم پێغەمبەری ئێمە خۆش زیاتر خۆشویستە لەوانی دیکەیان هۆکاری چیتر هەیە دیارە مەسەلەی خۆشەویستی ئەوانە ئێمە خۆشەویستی ناتوانین خۆشەویستی ئێمە خۆمان بشبهین بە خواوانی کە خۆشەویستی خوا لەگەڵ ئێمە هە جیاوازی هەیە خۆشەویستی خوا لە قورئانە قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله وانی خۆشەویستی خوا جیاوازی هەیە ئەو هەمووی عاتیفە نییە بەڵام ئەساسیەکە ئەوەیە کە بەڕاستی پێغەمبەر صلی الله علیه وسلم خاتو عایشە پێی فەرمووی محەممەد تۆ بۆ ئەخۆ هیلاکەکەی بەشەوە ئەم هەموو عیبادەتە ئەگەی خوا لە گوناهی خۆش بووە لە هەموو گوناهەکان ئەو گوناهانەی پێش پێغەمبەرایەتی و گوناهانەی دوای پێغەمبەرایەتی فەرمووی ئەی باشە حەقی ئەمە نییە شکری بکەم یعنی پێغەمبەر صلی الله علیه وسلم زاتێک بووە لە عیبادەتا تۆ بەو ناگەی لە کاتێکە ئێمە کاتمان زۆرتر لە پێغەمبەر چونکە ئەو مەسئولیەتانی لەسەر شانی پێغەمبەر هەبووە لەسەر شانی ئێمە نەبووە لە مەسەلەی خاو و خێزان و خزمایەتیە کەس بە پێغەمبەر ناگە ئەنی کابرای ئێستا دوو ژنی هەیە ناتوانێت بە تەواوەتییان لەگەڵا بکەوانی عەدالەتیان لەگەڵا بەکاربێنێ تۆ حساب کە نۆ خێزانە هەبێت وانە مەسئولیەتەکەی گەورەترە اینجا پێغەمبەر صلی الله علیه وسلم خێزانەکانی چۆن هێناوە شێوازی هێنانەکەی و هەر یەکەیان بە چ شێوەیەک بوو ئەمانە هەمووی جیاوازە سەیری پێغەمبەرەکە لایەنی زیکرەوە تۆ ئەو زیکرانەی پێغەمبەر بۆ کرێ هەر لە ناو نوێژە بزان پێغەمبەر چەند زیکری کرد تۆ هەمووی بۆ کرێ چۆن ئەمەی کردووە بەڕاستی یعنی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە هەر لایەنێک وەسەیرێکی لایەنی جیهادە کە ئیمامی عەلی فەرمێ کە جەنگ توندا بوو خۆمانە دایە باڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم لە لایەنی دەعوەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم هیلاک نەبوو حتا خوای گەورە فەرمێ تۆ وا ئەکەی لە خۆ خەریکە خۆ بکوژی لەسەروی خەڵک مسلمان نابێت یە خەڵک نایەنە خەریکە یعنی ڕۆحت دەرەجێ پێویست بۆ ناکە تۆ لەسەرتە دین ئاگادار کێ لە ئێمە کا مسلمانەی ئەڵێ عیارە 24 کووە ئەوەی تایە بڵێ لە داخی ئەوەی کەسێ مسلمان نەبێت لە داخا یعنی لە خەفەتە لە ناڕەحەتیە پێوەی دیار بێ بەشکڵیەوە دیار بێ تێگەی اینجا پێغەمبەر صلی الله علیه وسلم لەلایەنەکانی تری وەکو ئەوەی کە بەزەیی بە فەقیرە هات بێتەوە یان بەخشندە بوو بێ کابرای عەرەب هاواریە کرد بەناو مسلمانانە لە کاتی جەنگ دوای غەنیمەتەکە ئەیوب بەڕاستی محەممەد وا پارە دابەشەکە ئەڵێ ترسی فەقیری نییە چکە هەموو سەرکردەیەک بۆچی وەزارەتی مالیە دانێ یان بەشی حسابات دانێ بۆی پارەکەی هەمووی سەرف نەکەوانە پێی بڵێ ئەو بەشی حسابات پێ کاکە پارەکە ئەو نیماوە بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم کە پارەی بەخشی کرد غەنیمەتی دابەشە کرد یعنی بە شێوەیەک دابەشێ کرد چونکە سیقەی بە ڕزقی خوا بوو بۆیە یعنی سەیری پێغەمبەر لە هەر لایەنێک و ئەەکەی ینی هیچ بەشەرێ ناگاتەوە ئاستە هەر لە بەرۆ کابرای ئەڵمانیش پێغەمبەری خسۆتە ناو یەکەم کەس لەو سڵ کەسەی کە دیاری کردووە خۆشی وتێتی کە من حەزم نەکردو ئەو بکەوێتە پێشەوە بەڵام واقعی ژیانی پێغەمبەر ئەو هەڵوێستانی لە بەرۆ پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ پێغەمبەری خۆشمان کاتە سەیری ژیانیانەکەی چەندێ فەزلی خوا لەگەڵیانایە لەگەڵ ئەوەشە ماندووبوونی خۆی لەگەڵیاتی یعنی ئەو ناڕەحەتیانی بەسەر پێغەمبەر وەکو مامۆستای فەرموویەتی من لەسەر مینبەر وتارمە دانێکم کەوتە خوارەوە وتی کە دانەکەم کەوتە خوارەوە وتی یەکسەری دکتۆرە دوای وتارەکە وتی مامۆستاییان وەرە بۆ عیادەکە من ئەو دانە بۆ دانێمەوە هەر بۆ شزەراکەم بە خۆڕایی
وتی منیشتم پێغەمبەری خوا لە جەنگی ئوحودا دانیان شکان بەڵام من خەڵک دانم بۆ چاکاتەوە کەی من وەکو پێغەمبەر بم کاک ڕاستە ئێمە پێمانوتە جێنشینی پێغەمبەر بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم شتەکان یعنی ئەوەی کە بەسەر پێغەمبەر هاتووە ئەو ناڕەحەتیانی بەسەر پێغەمبەر خۆی واقعەکە سەلماندوێتی کە شایستەی پێغەمبەراتیە پێشەوەی یعنی خوای گەورە فەزلەکەی باتێ ئەوەندە ماندوو بوو ئەوەندە خۆی هیلا کردو واقعەکە سەلماندوێت یعنی کەسایەتیەک لە ئەوڵی تەمەنیەوە تا ئاخری تەمەنی لە دوای خۆی هیچ بەجێ نەیەڵێ لە کاتێکا پێغەمبەر ئەیتوانی لە مەکەشە ببێتە دەوڵەمەندترین کەس ببێتە کەسێک کە جوانترین ژنی هەبێ ببێتە کەسێک کە چاکترین خانوو هەبێ زۆرترین پارۆ سامانی هەبێ پێغەمبەر سەسم لە ئەوڵی ژیان تا ئاخری ژیان ئەمە بۆ هەموو کەسێک دەست نایە بۆیە پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر پێغەمبەری خۆشمان کاتە سەی ژیانەکەی ئەسەلمێنێ کە بەڕاستی ئەم پیاوە چەندە قووەتی هەبوو چەندە قودرەتی هەبوو تۆرە ئێستا مسلمانێک عەزیەت هەیە مسلمانێک نایڵە بگەیتە پۆستێ مسلمانێک نایڵە ئیشێکە دەستکەوێ یان ئەچی لە مسلمانێک ئیشێک بە مسلمانێکە بۆ ناکە ڕقی لێڵەگری دەی پێغەمبەر سەڵم دوژمنەکانی هەموو یانیان کرد بە خوێن لە تائیفە نەکی خۆی هاوڕێکەشتی پێغەمبەر سەڵ سەلەم مەلائیکە هات بۆ لای فەرمی چیت ئەوێ ئەو دوو شاخەیە نینەوە یەک تائیف لە بین دوو کێوی گەورەیە بوو فەرمی نەخێر بەڵکو خوا لە پشتی ئەوانە کۆمەڵە مسلمان دروست کرد يعني أن تصوراتنا للاني بيركرنا ولاني أخلاق ولاني حصل كود يعني أخلاقي بيغمبر صلى الله عليه وسلم منافق كان بيغمبر يعني وشي يعني هو أذن محمد هرجوي هاش كسي قصيبه كيجي بوغري بو بيغمبر لشر ما وايكروا زور إنسان كي بشر بو حزي نكرو كستريقات وحزي نكرو لكذبة بو دائما بيغمبر صلى الله عليه وسلم جاي قرتو كابراي منافقات تدي واي تدي راسك كافري كسيكترات تدي راستك بيغمبر صلى الله عليه وسلم هاتن بولا انه الصحابه كان فلان صحابه ويكرو اي فرو باسي كسم بو مكان بو كمن يمن الصحابه كان دلهم برامبرهم يا طالب يعني ام شخصيته لكو ايبين لشو كسيكات ايبين واني بويا بيغمبران بشخصيتي خويان بجهد وسعي خويان لقل فضلك خواشا لقل فضلك خواشا كهاوينيته جيشونه او مستوى بويا يعني براسي بيغمبران شايستي او منصب او نبو بلي هر فضلك تايبتي بوكو كابراله من كره شيخ يا كره ملام يا كري مسؤوليكم ديغي يا كري بياكي ناوداري عالمي يا كري مليونيريكم اما وهنبوه پێغەمبەران سعیان هەبوو خۆ ماندووبوونی خۆیانیان هەبووە بۆیە بە ماندووبوونی خۆشیان فەزلەکەی خۆشی لەگەڵا بووە پلیان بەرز بووتەوە بەڵام ئەوەی کە واقع خەڵکەی بینێ فەزلەکە نییە چونکە ئێمە زۆر کەسمان بینیوە لە دنیا فەزلی هەیەوانە لەلای خەڵک شکاوە شێخی وایە خەڵک زوو ئەگەر دەستیان ماچ کردایە سە خەڵک گاڵتەی پێەکە کە شێخە و نوێژ ناکە چۆن نوێژ ناکەی کاک وانە یا کابرا کە ملیارلەرە و ئینسانێکە نازانێت کەسابەتێکی چاو بکە ئەمە چۆن تۆ ئەملیان نەرەو دەستکەوتووە یعنی هیچ هەوڵێکی خۆت نەیاوە لەگەڵ باوتا عەقڵێ نەکردوێتەوە بزانین چۆن کەسابەتی کردووە چۆن ئەم پارەی پێیا کردووە بۆیە یعنی کەسێک کابرا خاوەنی کۆمەڵە شادی بەرزە مناڵەکەی ئەگەر دەرنەچێت لە مەکتەبە خەڵگاڵتەی پێکە هەنی چی تۆ باوکێ شش حەوت شادەیە تۆ دەرناچی بۆیە بەڵام پێغەمبەران خۆیان لەگەڵ فەزلە خوایەکەشە سەعیان هەبووە ئەم سەعیە وای کردووە کە بەڕاستی بگەن بەو پلەپایە کە فەزلیانەوە پێغەمبەری خۆشمان بەو سەعیە زۆرەی کە هەیەتیوە بەو هەموو ئومەتی کە لەگەڵ یەتی کە خۆشی لە حەدیثێکی تر ئەفەرمێ ئومەتی من لە هەموو ئومەتەکان زۆرترە هەر لەبەر ئەوەیە کە ینی ئەم سەبەبەوە پێغەمبەری خوا سەڵسەم خێری بۆ بەشەریەت ویستووە و پێغەمبەر سەڵسەم دینێکی هێناوە یعنی تۆ ئێستا کابرایەکی مەسیحیە بینیت واز لەوە بێنە دوژمنانی دین و هەندێ مسلمانی تر خەڵکیانێکیان دروست کردووە یعنی ڕقی لە مەسیحی بێ بەڵام دۆستەی باو باپیری ئێمە کە هیچ خوێنەواریشیان نەبووە بەڵام مەسیحیش لە وڵاتی ئێمە ژیاوە وانە جوولەکەش لە وڵاتی ئێمە ژیاوە بە پێکی شۆ ژیاون حتا هەندێکیان ئەیان و تاوەکو ئەم ئەحزابە کوردیانە پەیان نەبوو بوون تورکمان و عەرەب و کورد لە کەرکووکە هەر یەکشت بوون عایلە بوون هەمویان تێکەڵ بوون ژن و ژنخوازیان هەبوو زۆر باشە مامۆستا ببورە ئایا ئەم جیاوازی پلۆپایی پێغەمبەر دوودی خوای لەسەر لەگەڵ پێغەمبەرانی دیکە ئایا تەنها بۆ دنیا بۆیان بۆ قیامەتیش ویان نەخێر بۆ هەردووکیان بۆ دیارە پلۆپایی پێغەمبەر سەڵ سەلەم لە قیامەتیشە بەرزترە ئەمەی کە من باسم کرد هەندێک لەو خاڵانە یەکێک لەوانە کە حەڵاڵی غەنیمەتە یەکێکی تر لەوانە کە جیهاد و تێکۆشانەکەی یەکێک لەوانە ترسی پێغەمبەرە کە ئەچێتە دڵی دوژمنانەوە ئەمانە بۆ دنیاە بەڵام هەندێکیشی تریشی بۆ قیامەتە یەکەم ئەوە بوو کە جەنابتان باستان کرد ئومەتی پێغەمبەر یەکەم ئومەتە لە قیامەتە هەرچەند لە ڕووی زەمەنیەوە ئاخر ئومەتە و ئومەتی پێغەمبەر سەڵ سەلەم پێغەمبەرەکەی لەسەر حەوزە وەستێ و ئاویانە داتێ
ئومەتانی تر ئەمەیان نییە و لە هەمان کاتیشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تکای کردووە بۆ ئومەتەکەی کە ئەفەرمێ هەموو پێغەمبەری خوای گەورە دوعایەکی یاوەتێ لە 100 جێبەجێ من ئەو دوعایم هەڵگرتووە بۆ ئومەتەکەم بۆ قیامەت بۆیە یعنی فەزلی پێغەمبەر لە قیامەتیشە جیاوازە ئینجا پلەپایی پێغەمبەر کە ئەفەرمێت لە دوای هەموو نوێژە دوعای وەسیلە و فەزیلەم بۆ بکەن ئەوەشی بێ مقابل نێشتۆتەوە فەرمێت هیچ کەسێەوە دوعایم بۆ بکە بەردەوامی من لە قیامەتە شەفاعەتی بۆ بکە چونکە ئەوەی دایمە لە دوای هەموو بانگە پێغەمبەری لە بیرە صلی الله علیه وسلم پێغەمبەریش ئەوی لە بیرە لە قیامەتە ئاجا بۆیە یعنی فەزلەکانی پێغەمبەر لە قیامەتیشە کە خۆی فەرمێ ئەنە سەیید الأولین والآخرین ولا فەخرە بفەرمێ بە فەخر نەبێ خوا کردووی بە سەییدی ئەوەلین و ئاخرین چونکە پێغەمبەر ینی خەفەتی لە هەموو پێغەمبەران خواردووە ینی هەموو پێغەمبەرانی خۆش ویستووە سەرویانە موسا سەرکەوتووە بەسەر فیرعەون فەرمێتی دێ ئەو ڕۆژەی کە موسا سەرکەوتووە حەقە منیش بە ڕۆژوو بوو ئێمە لە جوولەکان شایستەترین کە بە ڕۆژوو بین لەبەرە پێغەمبەر فەرقی خۆی نەکردووە لەگە پێغەمبەرانە چەندێ باسی ئیبراهیم پێغەمبەری کردووە چەندێ باسی موسا پێغەمبەری کردووە چەندێ باسی یوسفی کردووە هەموو ئەو چیرۆکانی کە هەیە بەشێکی قورئان باسی کردووە بەشێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەزل و گەورەی ئەو پێغەمبەرانیان بۆ ئێمە باسی زۆر باش مامۆستا بەشێکی زۆر لە فەزل و گەورەی پێغەمبەری خوا دوودی خوا لەسەر و ئاگادار بووین بەڵام لەگەڵ ئەمەشدا تا چەند گرنگە قەدر و ڕێزی ئەم فەزلانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بگرین و بە چ شێوازێک ئێمە دەتوانین ئەو پێغەمبەرەمان وەکو سەروەر و سەرمەشق پیشان بدەین کە بۆ شێوازە خوای گەورە ئەو هەموو ڕێز و پلۆپایی پێبەخشیوە. بڵێ ئەم پرسیارت زۆر جوان بوو دیارە ئەوەی کە گرنگە لە ئێستەیە ئەوەیە کە ئێمە فەزلی ئەم پێغەمبەرە یەکەم شت بە شوێنکەوتنی چونکە خوای گەورە خۆی شایەتی داوە فەرمێ وەلەکم فی ڕەسوول الله ئوسوەة حەسەنە یعنی ئینسان پێغەمبەر کا پێشەنگی خۆی نەک ئێمە تەسەورمان وا بێت کە ئێمە زۆرجار مسلمانان تووشی ئەو تەسەورە ئەبین کە پێمان وایە هیچ کەسێوتی مسلمان یاوتی مەلایاوتی شێختە نابێ غەڵەت بکە ئەمە هەڵەی ئەم بۆ چوونە ئێمە هەڵە ئەەکەین بەڵام مهم ئەوەیە بۆ هەڵسەنگاندنی چاکی و هەڵەکانمان پێغەمبەر پێشەنگ بێت ینی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێشەنگ بێت بۆ ئەوەی کە ئەو شتەی من هەڵەیە یان ڕاستە ئەگەر پێغەمبەر پێشەنگ بۆ ئەو کاتە ئێمە شتێک کە هەڵە نییە نایکرد بە هەڵ لەسەر مسلمانە شتێکیش کە ڕاستە دەستخۆشی لەیەکی و خاڵێکی تر کە گرنگە ئەوەیە کە خوای گەورە لە قورئاندا ئەمری کردووە یا ئەیها الذین آمنوا صلوا عليه وسلموا تسلیما ئەمەش بە بەردەوامی حتا لە نوێژە لە مەذهبی ئیمامی شافعیە فەرزە یەکێک لە ڕوکنەکانی نوێژ سڵاوات لە پێغەمبەر صلی الله علیه وسلم تۆ لە بانگ لێ ئەبیت و حەدیثێکی صحیح مسلمێکە فەرمێ سڵاواتی لێ بدە ئینجا دوعای وەسیلە و فەزیلە بکە حديثك لا صحيح مسلم وهروها إنساني مسلمان بيانيان دجا صلوات لبيغمبر إيواران دجار روجاني جمعان حشكس زورترين صلوات لبيغمبر با لقيامة وانيا زيادة برشفاعة بيغمبرك أمانة كإنسان كسيكي لبير بو روجانه باسي كرد بتأكيد شويني شيكه وخالكي تريش كجرنجا أويش أويك إيمي مسلمان هول بين أو سنة زينو كينو سنة كان پێغەمبەر صلی الله علیه و آله لێ ئەکا یعنی تۆ کابرا لێتە پرسێ بۆ فڵان نوێژە کرد ئەڵێ لەبەرەوەی سنەتە بۆ نوێژی زوحاکەی سنەتە بۆ شەو نوێژەکەی سنەتە بۆ ئەچی بۆ جەماعەت سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ ڕیژێڵی تۆ سنەتە بۆ وا ئەکەی سنەتە ئەمانە هەر هەمووی واد لێ ئەکات کە تۆ ئەم سنەتانە پابند بی بە پێغەمبەر صلی الله علیه و سلم و گرنگترین شتیش کە پێغەمبەر فەرموویەتی مەسەلەی ئەخلاقە چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی إن المؤمن لا يبلغ بحسن خلقه درجة الصائم القائم إنسان بأخلاق جوان أجات بلي كسك بروجو وكسك شو نيجك بويا يعني بيغمر صلى الله عليه وسلم سيرة كي لقيمة أخلاق أبو أجي مسلمان براسي مشتانه زينو كاتوا أو كاتا نكهر فضل بيغمر وواجباتي إما خمان برامر بيغمر جيب جيكين بلغو خۆشەویستی خەڵکیش بۆ پێغەمبەر زیاکەن صلی الله عليه وسلم بەڵکو ئەو دوژمنانەشی کە بە نەزانی دژایەتیەکەن چاویان نەکرێتەوە وانە ئێستا خەڵک بۆ قسە بە پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام یا بۆ مسلمان شوێن بە پێغەمبەر ناکرێت لەبەرەوەی واقعەکە ئەبینێ وانە بۆیە ئەگەر ئینسانی مسلمان بیەوێ گەورەترین فەزل بەرامبەر پێغەمبەر ئەوە نییە هەر کەسێ شتێکی نووسی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان یا لە تەلەڤیزیۆن یا لە شتێ ئینسان یەکسەری حەماست بیکری ئەوە شتێکی باشە بەڵام ئەوە هەموو شتێ نییە
چونکە تووڕەبوون و حەماست بەرامبەرەکەت تێناگەێنێ ئەوەی کە بەرامبەرەکەت ئەگەێنێ ئەخلاقەکەی پێغەمبەر بەچی خەڵکی کافری مسلمان کردووە وانە یعنی کابرایەکی کافر کە لە ناو بیکوژێ بۆ نمونە بزڵبێت هاتووە بیکوشێ بەچی مسلمان بووە بۆ بە ئەخلاقەکەی پێغەمبەر ساسا مسلمان بووە بۆیە یعنی گرنگترین شت ئیمڕۆ بە تایبەتی ئیمڕۆ کە جیهانی چەک لە مسلمان حرام کراوە جیهاد لە مسلمان حرام کراوە حتا ئەو وێنەیەکی خراپ بۆ جیهاد دروست کراوە کە ئەو جیهادی پێغەمبەر کردوێتی مفەکیرەکانی ئەوروپا شایەتیان بۆ داوە کە بەڕاستی چاکترین سەرکردە لە بواری عسکەریە کە بەزەی بە ئینسانە هاتبێتەوە محەممەد و ئەسحابی محەممەد و خێزانەکانی پێغەمبەر یەکێک لەوانە سەفیەی کچی حویەی بوو کە یەکێک بوو لە ئاغاکانی جوولەکە ئەم ئافرەتە بەچی مسلمان بە ئەخلاقی سەحابەکانی پێغەمبەر مسلمان بوو خۆگینا بەندە بوو ئەوەی لە جەنگاوی گیرایە بەندە بوو بەڵام بۆ مسلمان بوو بۆیە بۆ خێزانی پێغەمبەر مسلمان بجا بۆیە ینی گرنگترین شت بۆ مسلمان ئەوەیە بەتایەتی لەم جیهانی ئێستەیە کە ئەخلاق و ڕەوشتەکان زیینوکەینەوە بەڕاستی بەلای منەوە دوای سڵاواتدان لە پێغەمبەر دیارە ئەوە گەورەترین چاکەی لەگەڵ پێغەمبەر سەڵاس زۆر سپاس بۆ مامۆستا عەبدولهادی محەممەد زانایانی سپاس کەم دەرفەتت بێمە بەخشی خۆی گەورە پاداشتی باتەوە سپاس بۆ ئێوەش بۆ کەناڵی پەیامیش بۆ هەموو برایانی پشت خۆ بەخێر هەر لەسەر و بابەتە سرودێکمان هەیە هەر لەسەر پێغەمبەری خوا دوودی خوا لەسەر پێکەوە گەویستی دەبین دەچین لای سرودێکی هونەرمەند هێمن پێنجێنی بینەری دەبین أي سيدي سرداري من أي محرمي أسراري من أي أحمدي مختاري من صلوات لسرت ياري من أي أحمدي مختاري من صلوات لسرت ياري من لفيزي يا خدايا بازنا قال تجي أمشايا كاس لعالمي جدايا باز لعلو إجاب هرداري من لعالمي جدايا باز لعلو إجاب هرداري من أي سيدي سرداري من أي محرمي أسراري من أي أحمدي مختاري من صلوات لسرت ياري من أي أحمدي مختاري من صلوات لسرت ياري من أو جا ملائكة خدا شقيان كرسيني بالهدى بشي شيطانيان كر جدا وكرديان قول زاري من بشي شيطانيان كر جدا وكرديان قول زاري من حمزة وأبو بكر صديق فاروق وعثمان حقيق بمؤمني دبون رفيق لقى شيري شكاري من بمؤمني دبون رفيق لقى شيري شكاري من أي سيدي سرداري من أي محرمي أسراري من أي أحمدي مختاري من صلوات لسرت ياري من أي أحمدي مختاري من صلوات لسرت ياري من كسرى شقبو كتوهاتي سوا وشقبو لبرزاتي شقي كردمان بإشارة لبار إنكاري آياتي شقي كردمان بإشارة لبار إنكاري آياتي روي نسراوي آمينة دايق نيدي ولا يوينا في داي بريار وقولي بمشان يجوانا وشان خاينا في داي بريار قولي بمشان يجوانا وشان خاينا أي سيدي سرداري من أي محرمي أسراري من أي أحمدي مختاري من صلوات لسرت ياري من أي أحمدي مختاري من صلوات لسرت ياري من
بەڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان و هاوکارانمان لە کۆنتترۆلەوە بەرنامی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە بڕگە و بابەتەکانی ڕۆژمان جێگەی سود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بوو بێت تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ.